ئەو کاتەی کە ئینسانێک بێوێ کەسێک بناسێ تەنها لە ڕێی عیبادەتەکان و نایناسێ، نوێژە، ڕۆژووە، حەجە، عومرەیە، بەڵکو سێرەکە کاریگەری ئەم عیبادەتانە چەندێکە بەسەریەوە، چەندێک کاریگەری هەیە بەسەریەوە کە هامووشۆی مزگەوتەکە، کە نوێژەکات، کە ڕۆژوو ئەگرێ، کە ماندوو ئەبێ، عومرە دەکات، دێتەوە سێرێکی تەماشاکە پەناوەخوا قەتڵەکە، عومرە ئەکا و غەشەکە، نوێژەکە و حرام خۆرە، ڕیبا خۆرە. بەداخەوە تەماشا دەکەی ئەگەرمانەوە کەسێک بناسین، ئەو کاتە دەبێت لەگەڵیا سەفەر بکەین، سەفەر بکەین لەگەڵیا، ئیتر سەفەری عومرە بێ، یا سەردانی شوێنێک بێ سەردانی لەگەڵا بکە، یا گەشت و گوزار بێ، یا تیجارەت و بازرگانی بێ، بۆ دەرەکەوێ ئەم ئینسانە ئینسانێکی چۆنە. یعنی کە ئەوی کە بیستومانە دەڵێن پیاوێکی چینی گۆشتی بەراز دێنێ بۆ هەندێک بازرگانی خۆمان مسلمان، ئەوان دەڵێن ئەمە حرامە نایخۆن. ئەی کاکە ئێڵێ ئێوە ئەم هەموو غەشە ئەکەن، ئەم هەموو خیانەتە ئەکەن، بۆ بە حرامی نازانن، شتی خراپ بۆ خەڵکی دێنن، ئەمە حرامە. تەماشا دەکەی ئەگەر ڕەمەزان بڵێ قومی ئاو بخۆڵێ نایخۆم حرامە، بەڵام ئەگەر پێی بکرێ ڕوت دەکاتەوە هەچی لەبارەی گیرفان دامی دەرەکات دەرەوە. کاوتە لە خوا بترسە، کوا ڕۆژۆکە کاریگەری بەسەرتەوە هەیە، دەی خۆت لە حرام پارێزە. بۆیە لە کاتی سەفەردا هەر سەفەرێک بێ خەڵکیت بۆ دەرئەکەوێ ئەم ئینسانە ئینسانێکی چۆنە، باشە یا خراپە، تەماشاکی ئەخلاق و ڕەوشتی تەبیعەتی چۆنە، ڕەزیلە، سەخیە چییە، ئوسلوبی چۆنە، تەقوای چۆنە، هەموو شتێکت بۆ ڕوون دەبێتەوە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ کاتێک ئەو پیاوەتی من شایەتی بۆ فڵان کەسە دەم، کەسێکی باش من ئەمە شایەت بووی. ئیمامی عومەر ڕەزای خوای لەبێ فەرمووی هەل سافەرتە معه، ئەم ئینسانە تۆ شایەتی بۆ دەی بۆ هیچ شوێنە سەفەر لەگەڵا کردووە؟ یعنی ئینسانی وایە نیو سەعات لەگەڵ یا سەفەر بکە بۆ دەرەکەوێت، نیو سەعات، سەعاتێ، ڕۆژێ، زیاتر کەمتر. ئەو پیاوەشتی ناوەڵا ئیمامی عومەر من لەگەڵ فڵان کەسا سەفەرم نەکردووە، تا ئێستا شایەتی بۆ دەم، بەس سەفەرم لەگەڵان نەکردووە. ئیمامی عومەر ڕەزای خوای لەبێ فەرمی تۆ نایناسی، شایەتێکەشت قبول ناکەم، بڕۆ کەسێکم بۆ بهێنە لەگەڵ یا سەفەری کردبێ، شایەتی بۆ بدات. شایەتەکەی قبول نەکرد لەم پیاوە لەبەرەوەی شایەتی بۆ کەسێکەدا لەگەڵ یا سەفەری نەکردووە. ئینسانی وایە وا دەزانی زۆر سەخیە کە سەفەری لەگەڵا ئەکەی، تەماشا ئەکەی داماوە، احتیاجە، پیاوەتی لێ نابینی دەست کراوە بێ، نابینی تەبیعەتی خۆش بێ، لە غورفەیەکە دوو شەو لەگەڵ یا بەدەیا شەڕە لەگەڵاکات، چونکە سەفەرە لەگەڵا کردووە. لە ڕێگابانە تەماشا دەکەی لە خوا ناترسێ. کەواتە ئەگەر بمانێ خەڵکی بناسین، ئەوە بۆمان دەرەکەوێت لە سەفەرە ئەخلاق و ڕەوشتی مرۆڤەکان ئاشکرا دەبن. بۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە ئەکمل المؤمنین ئیمانا ئەحسنهم خلقا. لە هەموو کەسێ ئەوەی کە ئیمانی کاملتر بێ کێیە؟ لە هەموو باوەڕدارێ ئیمان کاملتر ئەو کەسەیە کە ئیمانی زۆر تەواو و کاملە، ئەو کەسەی ئەخلاق و ڕەوشتی زۆر جوان بێت. هەتا ئینسان ڕەوشت و ئەخلاقی جوانتر بێ، زیاتر ئیمانەکەی بەهێزە و ئیمانەکەی کاملتر. بۆیە ئەگەر بمانێ خەڵکی بناسین دەبێت بەم ڕێگایانە بیناسین، ئەگینا با شایەتی بۆ هیچ کەسێک نەدەین 100%، چونکە بەڕاستی هیچ کەسێک مەلایکە نییە، هەموو مرۆڤێک شایانی هەڵەیە، بەڵام هەندێک کەسێک لە کاتی ئەم شتانەی کە باسمان کرد بۆت ڕوون ئەبێتەوە مرۆڤێکی چۆنە.